بەڕاستی ئەم کارە ئیبداعە و هەنگاوێکی زۆر پێشکەوتوانەیە و ئینسان چای ڕوو نەبێتەوە و دڵی خۆشە بێ. بەڕاستی پیرۆزباییەکەم لە مامۆساکان لە قوتابیەکان لە ئەم خۆشەویستانەی کە لەم شوێنە پیرۆزە ئەم ئاهەنگە سەنگین و ڕەنگینە پێشکەشەکەن و نمایشەکەن. پیرۆز بێ لە هەموو لا یەکە چای ئەو قوتابی ئازیزانە ماچەکەم پیرۆزباییان لێ یەکەم و بە هەمومان و بە خۆم پێشی ئێوە ئازیز ئەڵێم بەڕاستی ئیستا ئیتر لە جێگەی خۆیەتی یا ئیسە دڵمان خۆشە کە ئێمە فعلە میلەتین بە چاوی خۆمان شتەکان ئەبینین بەگوێی خۆمان شتەکان ئەبیسین و بە دڵی خۆمان شتەکان پەسەند نەکەین و پاشکۆ نین کلک و پێڵاوی خەڵک نین و زبڵ و زبڵدانی دوشمنان نین. بۆیە خۆشەویستان ئازیزان و هۆشیار و بێدارەکان کە لێرە ئامادە و لە شوێنی تر ئەمان بین و ئەمان بیسن ئێمە لەبیرمان نەچێ وەفامان هەبێ ئەخلاقمان هەبێ و خۆمان لە گێری نەدەین کە ئێمە هەمومان لێرە دانیشین و ملیارەها لە کەسوکارمان کە مردون و ملیارەهای تش کە دێن تریلیۆنهای تش کە دێن و ئەم ژیان و ژینگە ئەبینن هەمووی بە بیسمیللا هاتوۆتە سەر زەوی بە بیسمیللاکەی حەزەتی نوح سەلامی خوای لەسەر بێ واتە بەهۆی هەڵپە و هەوڵ و بزمار و تەختەی پێغەمبەرێکی ئولوالعەزم کە باوکی پێغەمبەرەکانە و ئەویش بە بیسمیللا کەشتەکەی ڕزگار کرد و بەو کەشتیە ژیان و ژینگە و زەراعەت و سەناعەت و پێشکەوتن و بە هەواڵەکانی پاراست و توانی خێزانی مرۆیی بپارێزێت دوای قابیل و هابیل جارە ترفو کاتۆ بە خێزانی مرۆییە هەڵی سێنێتەوە بێنێ بیکە بە خاوەنی حەضارەت و لە جوودی بنیشێتەوە. ئێمە لەبیرمان نەچێ هەمومان بەروبوومی ئەو بیسمیللای ئەوەی کە باوەڕی بە ئەڵڵاش نییە باوەڕی بە بیسمیللاش نییە بەروبوومی بیسمیللایە لەبەرەوە بێ بەلای کەمەوە باە ئەوە وەفامان هەبێ ئەخلاقمان هەبێ کە هەموو مرۆڤایەتی بەروبوومی بیسمیللاکە حەزەتی نوحە و دەسە بە دەجێژەکەی ئەو پێغەمبەرە مەزنەیە سەلامی خوای لەسەر بێ. بۆیە قورئانی پیرۆزکە کۆتا پەیامە هاتۆتە خوارەوە بۆ تەئید و تەئکیدی ئەو بیسمیللای نوحە سەلامی لەسەر بێ فەرمی اقرأ باسم ربک کەوا بێ ئەم قراءەتە ئەمە بەشێکە ئەمە نمونەیەکە کە عیلم و دین عیلم و ناوی خوا لە ماڵی خوادا جێبەجێ بکرێ و بە ناوی خوا پیادە بکرێ ئەمە نمونەیە کە جێبەجێکردنی ئەو اقرأ باسم ربکەیە کە ئاماژەم بە بڕێکی کەمی کرد. هیوادارم ئەم ئیشە هەنگایە بێ بۆ بیرهێنانەوەی قوتابیانی تر زانکۆکانی تر کولێژەکانی تر مامۆستا بەڕێزەکانی تر کە نوری چاو و تاجی سەری میلەتن هەمیشە جێگەی ڕێز و قەدرن. ئەمە ئیشێکی نەوعیە مێژوو بۆیان تۆمارەکە بە کۆمەڵە پیتی زێڕین و گەوهەربار ئەمە ئیشێکی جوانە بۆیە پێغەمبەری خۆشەویست ئەفەرمێن نیکاح و زەواجی لە مزگەوتا بکەن لەو شوێنە کە سوژدە ئەبن بۆ ئەڵڵا لەو شوێنە ئەڵێن سوبحان ربی العظیم سوبحان ربی الأعلى لەو شوێنە کە کۆبوونەوە ئەکەن لەگەڵ خێزانی مرۆیی ئەڵێن السلام علينا وعلى عباد الله الصالحين. هەر لە هەمان شوێنە کە سوژدەگاتانە جێگەی نزاوپارانەوەتان لەگەڵ ئاسمان هەر لەوێشان نیکاح بکەن اجعلوه في المساجد. هیوادارم خوای گەورە وڵاتمان ئاوەدان کە بە عیلمی نافع بە عەمەلی صالح بە عیلم و قیراعەتێ بە مەعارف و خوێنەواریەک کەوا ڕەبت بێ بە ناوی خوا ڕەبت بێ بە ئەخلاقی عەظیم یاخوا دەستی ئەو ئازیزانە خۆش بێ کەم ئیشە جوانیان کرد و پیرۆز بێ لەو گەنجە جوانانە لە کەچووکاریان و پێشی هەمویان ئێڵێمەوە جارێکی تر لەو مامۆستا بەڕێزانە کە ئەم کارە سەنگین و ڕەنگینەیان ئەنجامدا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.